باسە لە سەر سازکردنی کۆڕێکی شعری بۆ یەکێک لە شاعیرە دوورە وڵاتەکان کە ئەویش زۆر بەڕێز جەوهەر جەلالە کە لە ساڵێکی یاخود لە ساڵانی هەشتاکانەوە سەرقاڵی شعر نووسینەوە لە زۆرێک لە گۆڤار و ڕۆژنامەکاندا بەرهەم و نووسینەکانی بڵاو بۆتەوە و یەکێکە لە شاعیرە پڕ ئەزمونونەکان قسە و باسی زیاتر دەربارەی کۆڕەکە و شعر و نوێترین بەرهەمەکانی ئەم شاعیراکین لەگەڵ بەڕێزیان کە لە ستۆدیۆی کورسات مەگەزین میوانمانن بەخێر هاتی کاک جەوهەر کۆڕەکەەوە دەست پێ بکەم پێش ئەوە شاعیری دوورە وڵات خۆی بۆ خۆی هەوێنی زۆر تێکست و زۆر بەرهەمی تازەیە با بڵێن اینجا ئەم بەرهەمانەی کە لە ناو ئەم کۆڕە خوێنتەوە و پێشکەشت کرد بابەتەکە ئەوە بوو کە ئەدویست لێرە نوێترین بەرهەمەکانی خۆت پێشکەش بکەی یاخود ئەو بەرهەمانی کە ساڵانێکی زۆرە لە غەریبی ئەینووسیت و پێت خۆش بوو کە نمایشیان بکەی یان پێشکەشیان بکەیت. سەرەتا سوپاس بۆ کەناڵە جوانەکەی کورسات سوپاس بۆ بەرنامەکەتان وا تێگەیشتم کە بەڕێزت بڵێ کە کۆڕەکە گیرا بێ نەخێر کۆڕەکە نەگیراوە کۆڕەکە لە 9 ڕۆژی یەکشەممە سعات 5:30 ئێوارە یەکێتی نووسەرانی کورد لە قیسلێمانی کۆڕەکە ڕێک دەخات بەنسبەت پرسیارەکەتەوە کە ئەو بەرهەمانی لێدا پێشکەشیان دەکەم بەشێکیان لەناو کتێبدانین و بەشێکیان لەناو کتێبەکانمدا هەن و لەوێ دەیخوێنمەوە کەواتە بابەت تازەشی تێدەکەوێت و هیوادارم کە ئەوێندارانی شەعر بتوانن بێن لەوێ ئامادە بن و بە خۆشحاڵیەوە لە پێشوازیاندا دەبین. زۆر باشە ئەو بەرهەمانەی کە لەوێ پێشکەشێکی وەکو خۆت ئاماژەت پێکرد بەشێکیان تازێ و بەشێکیشیان با بڵێن بۆ بەرهەمانەیە کە پێشتر نووسیوتن کەواتە بەرهەمەکان لە دووتوێی کتێبێکدا بڵاوە کرێتەوە یان بە تەنیا ئەو ڕۆژە داتناوە بۆ ئەوی کە شعرەکان پێشکەش بکەی یاخود تێکستەکان نمایش بکەیت. لە ڕاستیدا ئەو بەرهەمانی کە لەوێدا دەیخوێنمەوە ناچێتە دووتوێ کتێبێکی تازەوە چونکە هیچ ئامادەکاریەکەم بۆ نەکردووە بەڵام کتێبەکانی ترم لای دۆستان و هاوڕێیان و لای خەڵک بوونی هەیە. بەڵێ بێگومان بەڕێستانێکەکەن لە شاعیرە بە ئەزمونونەکان کە لە ساڵانی هەشتاکانەوە تێکستە نووسن پێم خۆشە زیاتر باز لە کۆڕە شعریەکەت و یاخود ئەو تێکستانی کە لە ناو کۆڕە شعریەکەیە زیاتر بوونیان هەیە پەیوەندیان بە قۆناغێک لە قۆناغەکانی ژیانی بەڕێستەوە هەیە. لە ڕاستیدا ئەگەر بگەڕێمەوە بۆ ئەو قۆناغی من لە سەرەتای ساڵی 1986ەوە دەستم بە نووسینی شعر کردووە و هەر لەو ساڵەشدا بەرهەمەکانی خۆم لە گۆڤاری کاروان بڵاو کردوتەوە کە ئەو کاتە گۆڤاری کاروان یەکێک بوو لەو گۆڤارە دیار و جوانانەی کە ڕۆشنبیران بەرهەمەکانیان تێدا بڵاو دەکردەوە. ئەو قۆناغی کە من تێیدا شعرم نووسی بەڕاستی بەشێک بوو لە ڕۆژگاری تێکۆشان خەبات مقاومە دژی داگیرکاری خەبات بوو بۆ ئازادی دەتوانم بڵێم ئەم قۆناغە دەستپێکی نووسینی شعری من بووە و ئەو شعرانێ کە لە چەند ڕۆژی داهاتوشدا بە تەمان لە کۆڕەکەدا بخوێنینەوە حتمەن بێ بەش نابێت لەم جۆرە هەست و نەستە. بەڵێ کاتە توانین ئاماژە بەوە بکەیت کە ئەو بەرهەمانەی پێشکەشێکی بەشێکی زۆریان نەتەوەیین یاخود نیشتیمانین و هەست و سۆزی با بڵێن کارکتەرێکی کوردیە. بەڵێ بەدڵنیاییەوە ئێمە لە ڕۆژگارێک ژیان کە کارکتەری کوردی لە ژێر زوڵم و زۆرێکی یەکجار لە ژێر ستەمدا بوو ئێمە لە ناو شارەکانماندا ئێمە کارکتەری کورد بەجەستە دەکەین و دەهێنینەوە بەرچاوی خەڵکی. بەشێک لە شاعیران کاتێک کە ئەیان دوێنی زۆر بەڕوونی ئەو قۆناغانە ئەتوانی جیا بکەیتەوە بۆ نمونە ئەو قۆناغی کە ئەو وەکو شخصێتێکی کوردی یان وەکو کارکتەرێکی کوردی کە هەست و نەستی تێکەڵاو بە تێکستەکانی کردووە لەگەڵ قۆناغی چەند ساڵێک دواتر کاتێک کە تەمەنی زیاتر
هەڵک شێ و هەروەها ڕەنگە قۆناغێکیش هەبێکە جارێکی تر بگەڕێتەوە بۆ قۆناغی مناڵی و بۆ یادەوەریەکانی مناڵی و بۆ ئەو هەموو بیرەوەریەی کە لە سەردەمانێکا کە تایە ژیاوە جارێکی تر بیخاتەوە سەر کاغەز و تعبیریان لێ بکات. بە دڵنیایی ئەگەر پرسیارەکە وا لێ بکەین ئایا کارکتەری کوردی لە ناو شعری مندا هەر وەکو کەسایەتیشی خەباتجێرە یان گەڕانەوەشە بۆ منداڵیم یان گەڕانەوەشە بۆ کۆڵانەکانی یادەوەری باڵێ لە ناو شعری مندا گەڕانەوەشە بۆ یادەوەری منداڵیم بۆ کۆڵانەکانی یادەوەری و قۆناغ بە قۆناغ هەڵدەکشێ تاوەکو دەگاتە ئەو ئاستەی لە ئێستادا بەسەری سپیەوە دێمەوە بۆ وڵات. بەخێر هاتیتەوە پێم خۆشە گوێم لە بەرهەمێک بێ اینجا نازانم ئەو بەرهەمەی کە ئێستا پێشکەشمانیەکەی یەکێکە بێت لەو تێکستانەی کە بەنیازی لە کۆڕەکە پێشکەشی بکەیان پێت خۆشە هەموو ئەو بەرهەمانەی کە پێشکەشیەکەی لەوێ بۆ یەکەم جار گوێ گرانگویان لێبێ. من بەلامەوە ئاساییە هەر شارێکی کە لێرە بیخوێنمەوە لێوش بیخوێنمەوە لە ئەنجامدا بۆ خەڵکەکەی خۆمە. من حەز دەکەم بە شعری خاک دەست پێ بکەم و ئەوە دەستپێکی نووسینی شعری من بووە و هەر ئەو کاتەش کە نووسیم لە گۆڤاری کاروان بڵاو کراوەتەوە کورتە شعرێکەوە دواتر باسێکی کورتی لەسەر دەکەم. خاک تا دێ خاکم خۆشتر دەوێ چونکە وڵات وەکو دایک لە دڵمایە ئەگەر بەردێک لەو بنارەدا بتاشرێ ئازارێکە و لە بن نایە. ئەم شعرە شانی باسەکە بڵێم بە دەنجی هونەرمەندی خۆشەویست و هاوڕێم کاک دیاری قەرداخی کراوە بە گۆرانی و سپاسی دەکەم لە مێشک و لە بیرەوەری هەمووشمانایە. بەڵێ یەکێکە لەو شعرانەی کە بەلانی کەمەوە لە ناو جیلی مندا یادەوەرێکی جوانی گرتووە و جێگەیەکی جوانی گرتووە. هیوادارم ئەمە وەکو سرودێک بۆ ڕۆژگاری داهاتوش جیلی داهاتوش بەم شێوەیە خەڵک بەردێکی وڵاتەکەی خۆی نەدا بە هیچ شوێنێک و نەگۆڕێتەوە بە هیچ شتێک. بەڵێ ئەوەی کە من تێبینی ئەەکەم هەموو ئەو تێکستانەشت کە لە ئێستاە ئەنووسیت ئینتیمایەکی نەتەوەییان پێوە دیارە. ڕاستە بۆچی هەوڵت نەداوە بۆ نمونە بۆ خۆشەویستی بنووسی یان بۆ هەر بابەتێکی تر لە ژیان؟ من دەتوانم بڵێم هاوتەریب لەگەڵ هەستە نیشتیمانیەکەم شعرم بۆ سۆز و خۆشەویستی و بۆ یادەوەریەکانی خۆم نووسیوە. چۆن دەبێ من شاعیر بم و تەنها بۆ یەک بابەت بنووسیت؟ وەنیە بە دڵنیاییەوە شعری ڕۆمانسیم هەیە، شعری دەتوانم بڵێم تا ڕادێک ئیرۆتیکم هەیە و هاوتەریب هەمیشە پێکەوە پەرەلێر ڕۆشتون و نووسی من. ئەمە با بڵێن کاریگەری ئەوە نییە کە تۆ لە غەریبیت و ڕەنگە غەریبی وڵات بکەیت بیری نیشتیمان بکەیت ئەمە واد لێ بکات کە زۆرتر با بڵێن شعرەکانت بەو ئاراستەیە بڕوە؟ باوەڕم پێ بکە هەر کەسێک لە نیشتیمان دوور نەکەوێتەوە نازانێت نیشتیمان چه خۆشەویستە. قسەیەکی زۆر سادە هەیە دەڵێ و کەسانی کە لە نزیک کە لە نزیک دەریاکان دەژین شڵپوهوو و ڕووی شەپۆلی دەریا بۆ ئەوان شتێکی زۆر ئاساییە. بەڵام کەسانێک هەیە بە تایبەت کە بۆی دەگەڕێنەوە و حەز دەکەن کە شڵپوهوڕی دەریا ببین و گوێیان لە شەپۆلەکان بێ. هەر ڕێک ئێمە ئاواین، ئێوە لە ناو نیشتیماندان، ئێوە ڕۆژانە بەرنیشتیمان دەکەون، بەڵام ئێمە لەوێ مەگە بە فرمێسک یادەوەری نیشتیمان یان بە فرمێسک بەرنیشتیمان بکەوین. باوەڕ بکە نیشتیمان ئەوەندە جوانە، ئەوەندە خۆشەویستە، ناکرێ بە هیچ کلۆجێک لە هیچ شتێکی ڕابگری. بەڵێ هەستی غوربەت، هەستی نیشتیمان لە غوربەت زۆر گەورەیە و ئاسان نییە با بڵێن بەرامبەر هیچ شتێکی ڕابگری. ئەم هەستەی غوربەت بۆ من بابەتێکە یان هەوێنێکە بۆ من کە جارێکی دیکە بە شێوەیەکی با بڵێن لە شعرەکاندا ڕنگ بداتەوە و با بڵێن دەبێتە
هەستێکی نەتەوەی و خۆشەویستی دەربڕین بەرامبەر نیشتیمانەکە. بەڵێ ئەتوانین گوێمان لە بەرهەمێکی تر بێ یان تەکستێکی ترمان بۆ بخوێنیتەوە؟ بەسەر چاو. کانیاو کانیەت خۆی لیخن کرد و نەیهێشت سەربازی داگیر کرد دڵۆ پێکی بخواتەوە لەو ساتەوە من و کانیاو بووینە دڵدار هەموو ژوانێک شوشەیەک پڕ ئەتری هەڵبەست بەلامل و قژیاکەم ماسی وشەم لەودا فێری تۆڵە ئەبێ و ئینجا بەرە و ڕستەی هەڵبەستێکی دەبم. دەستەکانت خۆش بێ دەست و پەنجەت هەر ڕەنگین و تەمەند درێژ بیت. ئەم تێکستانە یاخود ئەم هەستی نیشتیمان پەروەریە لە لای بەڕێستان کاریگەری هەیە لەسەر کاری ڕۆژانەتان ڕنگدانەوەی لەسەر ژیان و لەسەر پیشەی تۆ وەکو مامۆستایەک لە ژیانە؟ بەڵێ پرسیارەکە زۆر جوانە. من بەم هەستە نیشتیمانیەوە ئیشەکەی خۆمم لا خۆشەویستتر بووە. من لەوێ وەکو مامۆستایەکی زمانی کوردی کار دەکەم بەڵام بە هەموو توانایەکمەوە دەمەوێ زمانی شیرینی کوردی هەست و نەسینەتەوەی خۆشویستنی نیشتیمان جوانەکانی نیشتیمان فێری خوێندکارە ئازیزەکان بکەم. ئەگەر من بەم خۆشەویستی و بەم عاشقەوە نەچمە ناو پۆلەوە من پێم وایە هیچ کارێکم نەکردووە ئەرکی خۆم بەجێ نەهێناوە. بەڵێ ئەم هەستەیە کەوای کردووە زیاتر و زیاتر من کارەکەی خۆم خۆش بێت. حەزەکەم تۆزێک لەسەر ئەم بابەتە بوەستین. خوێندکارەکانت بێگومان ئەو منداڵانن کە لە دەرەوەی هەرێمی کوردستان دەژین و زمانی کوردیوانەی کوردیوانەی سەرەکی نییە. تۆ بۆ خۆت ڕۆژانە وانەی کوردیان وەکو مامۆستایەکی کوردی پێ ئەبەخشی بۆ ئەوەی کە زمانی کوردیەکەیان با بڵێن باشتر ببێت یاخود ئەوە با بڵێن وانەیەکی سەرەکیە کە ڕۆژانە دەخوێنرێت؟ ئەگەر ئێمە بڵێن وەک وانەیەکی سەرەکی ناتوانم ئەم بەڵێنە بدەم کەمە وانەیەکی سەرەکیە بەڵام بەشێکیشە لە بەرنامەی خوێندن لە وڵاتی سوید. چونکە حکوومەتی سویدی لە ساڵی 68ەوە لە پەرلەمانی سویدی بڕیاری ڕێگەی بەوە داوە بەڵام لە ساڵی 71 جێبەجێ دەکرێت. لە ساڵی 71 جێبەجێ دەکرێت بەس بۆ منداڵانی سەرەتایی. بەڵام لە ساڵی 1976 ئەمە زیاتر گرنگی پێدەدرێت و لە باخچەی ساوایانەوە هەتاوکو ئامادەیەکان خوێندکار بۆ هەیە بخوێنێ. کەواتە ئەمە دەرفەتێکی یەکجار باشە بۆ خوێندکاری کورد بۆ هەر خوێندکارێکی تر کە لەوێ لەدایک دەبێت و دەوێت فێری زمانی دایک ببێت. بەڵێ شعریان بۆ خوێنیتەوە یان هەوڵەی کە فێریان بکەی شعر چییە و شعری کوردی چۆنە و شاعیرانی کوردی کێن؟ بەدڵنیایی من چەند ساڵێک پێش ئێستا ئامادەیەکانم هەبوو بەشێک لە دەرسەکەم هەر پەیوەندیم کردبوو بە ینی پەیوەستم کردبوو بە فۆلکلۆری کوردیەوە و پەندی پێشێنان قسەی نەستاق مەتەڵ ئەم جۆرە شتانە وە شعر و ناساندنی بەشێک لە شاعیرانی کورد تەنانەت بەشێک لە خوێندکاران منهەجەکان یان با بڵێن کاری پێدەدرا کە لە ماڵەوە خەریکی ئیشێک بێ لەسەر شاعیرێکی کورد دواتر بێتەوە بۆ ناو پۆل بیخوێنێتەوە و باسی بکە ژیان نامەی شعرەکانی ئەمانەی شێک بوون لە شێوازی دەستگوتنەوە. ئەمە هەستەکەی هیچ کاریگەریەکی هەبووە لەسەر با بڵێن لایەنی ڕۆشنبیری ئەو مناڵە و هەوڵی زیاتر بات بۆ ئەوەی کە کورد بناسێ و زمانی کوردی باشتر فێر ببێت و زیاتر قوڵ ببێتەوە لە ناو کلتور و کەڵچەری کوردی و دابوونەریتی کوردی؟ بەدڵنیاییەوە تۆ ئەم هەموو وشە جوانە ئەو هەموو کلتورە کە با بڵێن کە باس لە کلتور دەکەین ئەوە زمانە ئەوە گۆرانی ئەمە جلوبەرگە ئەمە خواردنە و هەروەها دواتر بەشێکی زۆر تۆ لەم کەڵە شاعیرانەی پێدەناسێنی ئەو منداڵە
دەتوانم بڵێم لە داهاتووی دوور و نزیکدا دەبێتە کارکتەرێکی کورد ڕاستە میلەتەکەی خۆی دەناسێ نیشتیمانی خۆی دەناسێ تەنانەت من ئەگەر ڕێگەم پێ بدەی بۆ ئەو مەسەلەیە بە پێی پێویستی منداڵەکان شعرم نووسیوە کە تایبەت بووە بە شعری منداڵان من نووسیومە و فێرم کردوون باشە؟ ئەگە دەرفەت هەبێ بخوێنەوە باشە بۆ نمونە من لێرە بۆ ئەوەی منداڵانی کورد هان بدەم و دایکان و باوکانی کورد هان بدەم زیاتر منداڵەکانیان ناونووس بکەن و بێن دەرسی کوردی بخوێنن من شعرێکم نووسی بە ناونیشانی خوێندکاری کورد کە وەکو پێویستێک دەمبینی دواتر هەر لەسەرم شعرە هەر ئەوە نییە من تەنها فێری بکەم وەکو تووتی بیخوێنێتەوە لەبەری کات و بیڵێتەوە نا من هاتووم وشە بە وشەی ئەم شعرە کوردیا کردومەتەوە بە سویدی فەرهەنگۆکێکی بچکۆلم بۆ داناوە بۆ ئەو شە تازانەی یا یان بۆ ئەو شە قورسانەی کە ئەو منداڵە لە لای ئاسان نییە بۆم کردوەوە بە سویدی دواتر نزیکەی دەتوانم بڵێم دە پرسیارم داناوە بەشی ڕێزمان بەشی ئەدەب بەشی نووسینەوە بۆچی بۆی ئەو منداڵە فێر ببێت زیاتر بەرەو پێشەوە بڕات و تێبگات من پێم خۆشە شارەکە بخوێنمەوە خوێندکاری کورد ئێمە خوێندکاری کوردین زیرەک و وریا و وردین داهاتوو بۆ ئێمەیە ناسرەوین لەم ڕێگەیە زمانی من شیرینە پڕ ئاوازی ڕەنجینە وەرن کوردی بخوێنین ئامانجمان بەدی بێنین بەزانین سەردەکەوین فێربین هەرگیز ناکەوین و ئەوە لە ئاوازی زۆر ناسک و سادەدا فێری منداڵەکانم کردووە و هەر کاتێک من چوبمە پۆلەوە بەم شعرە دەستم پێ کردو و پێم تون ئێستا ئێمە با بڵێن گۆرانی خوێندکاری کورد دەڵێنەوە پێکەوە کتومانەتە بەڵێ هەر پرسیارێکی تر لەسەر ئەم بابەتە بۆ خۆت ئاماژەت بۆ کرد کە مامۆستای هەم سەرەتایی بوویت و هەم مامۆستای با بڵێن ناوەندی و دواناوەندیش کام قۆناغەیان زیاتر هەستت ئەکرد کە زۆرتر ئیستیعابی زمانی کوردی و شعری کوردی و هەوڵ ئەدەن کە زۆرتر فێر ببن و بخوێننەوە بە تایبەتی مەبەستم لایەنە ئەدەبیەکەیە لە ڕاستیدا خوێندکارە گەورەکان لەبەرەوەی کە توانای قسەکردن و نووسین و تێگەیشتنیان زیاترێکە ئاساییە کە بڵێن ئەوان ئاسانتر دەتوانن بچن ناو قوڵایی بابەتەکانەوە و بۆیان ئاسانترێکە گفتوگۆکردن و یان با بڵێن دەرزگوتنەوە بۆ من بۆ خودی خۆم ئاسانترێک بۆ کە من هەڵسو کەوت یا با بڵێن دەرس بەوان بڵێمەوە بەنسبەت خوێندکارە بچووکەکانەوە ڕەنگە فێربوونی زمانەکە جارێ بەلایەنەوە زۆر فێربوونی ئەلفوبێ فێربوونی ئەلفوبێ و ئەوەش قۆناغێکی زۆر قورس و گرنگە تاوەکو خوێندکار فێری ئەلفوبێ دەبێ ماوەیەکی زۆری پێچێ دواتر لەوە گرنگتر کاتێککە بمانەوێت ئەم جۆرە شعرانەیە فێر بکەین زۆر ئاسان نییە بتوانن وەکو من و تۆ بیڵێنەوە مەسەلەن ئەمە هەر بۆ خۆشی باسی دەکەم یەکێک لە شتەکان مەسەلەن دەڵێ داهاتوو بۆ ئێمەیە ئەو نەی دەتوانێت بڵێ داهاتوو بۆ ئێمەیە مەسەل دەیانگوت باهاتوو بۆ ئێمەیە زۆر شتی ئاوە لە بابەتە خۆشیشی تێدەکەوێت بینەوە سەر ئەسڵی پرسیارەکە ئەوەیە کە جەنابەت دەڵێ بۆ کامیان ئاسانترێکە بۆ بچووکەکان ئەلفوبێ و فێرکردنی ئەو پیتانە لە سەرەتادا بۆ ئەوان پێویستە وردە وردە تا دەگەنە قۆناغی تر بۆ ئەوی فێری زمانەکە ببن و بتوانن قسەی پێ بکەن پێی بنووسنەوە و تێی بگان ئەمە گرنگە بەڵام کاتێک دەگەیتە قۆناغی ئامادەیی تەماشا دەکەی بەشێک لە قوتاب لە خوێندکارەکان ئەمانە زیرەکن و دەتوانن لە بابەتەکان تێبگەن و زیاتر لە ناو بابەتەکاندا قوڵ ببنەوە ڕەنگە بۆ خۆت شارەزا بیت هەم لە زمانی سویدیشدا هیچ هەوڵت نایەوە کە یەکێک لە تێکستەکانی خۆت یان شعرێکی خۆت بە زمانی سویدی وەریگەڕیتە سەر زمانی سویدی بڵاوی بکەیتەوە یان نابیلکەیەک بڵاو بکەیتەوە بە زمانی سویدی بۆ شعرەکانی خۆت ڕاستە ئەوەم نەکردووە لە ڕاستیدا من پێم وایە وەرجێڕان کارێکی یەکجار قورسە من بە کارێکی ئاسانی نازانم بە تایبەتی
وای دەبینم ئەگەر هەر شعرێک وەربجێڕدرێتە سەر زمانێکی تر ئەگەر کەسەکە شارەزایەکی زۆر باشی لە هەردوو زمانی کوردی و زمانی سویدیدا نەبێ بۆی ئاسان نییە. دواتر بەشێک لە وشەکان جۆرێک لە تام و بۆن جۆرێک لە میتافۆرمی تێدا هەیە کە بەڕاستی ئاسانی ئەو میتافۆرمە بگوازیتەوە بۆ ناو زمانی بێکان. یەک کەسێک زۆر شارەزانە بێ ناتوانێت. زۆر باشە پێم خۆشە گوێم لە تێکستێکی تر بێ ئەگەر بەسەر نەبێ. من پێم خۆشە تێکستێک بخوێنمەوە بۆ ژن. ژن سزامان سوتانە چونکە ئەو دڵمی بر بۆ باخێک چیمی وەی بەهەشتە نایە سەر لێوی من ئەی خوایە چەند جوانە سزامان گڕ نەبێ و بمکەی بە بارانی باخی ژن. ڕەنگە ژن هەناسەی باخێک بێ پڕ لە گوڵ ئەگەر نا ئەو هەموو پەپوولە ئاشقانە ئەو هەموو باڵندە مەستانە بۆ باخ و دڵی ژن دەکەن بە هێلانە. سۆزی ژن لە تیشکی هەتاوە پرشنگی بگاتە هەر دڵێک سەراپای دەبێتە گوڵستان. نە شوێنێک دەمێنێ بۆ ڕق و نە شوێنێک بۆ کوشتن سیرکە چەند جوانە سۆزی ژن. دەستەکانت خۆش بێ. سپاس دەکەم کەم ئێوارەی لە پرۆگرامی کورسات مەگەزین ئامادە بووی بە هیوای بەرهەمی زیاتر. سپاس بۆ تۆ دووبارە جەوهەر جەلال شاعیر بەخێرهاتی. سپاسان دەکەم. سپاس بۆ ئێوە کاتێکی خۆش ماندوو بکردن. زۆر سپاس.